سڵاو لە بینەرانی کوردستان تیڤی و تایبەتتر بینەرانی میدیا و بەرپرسارەتی تەوەری ئەم جارەمان تایبەتە بە چاکسازی لە میدیا چۆن و بەکێ دەکرێت. بۆیە پێویستە بپرسین ئایا ئێمە ڕەوشێکی میدیایی تەندروستمان هەیە؟ چی بکرێت بۆ ئەوەی لادانە ئێتیکی و یاساییەکان کەم بکرێتەوە لە میدیادا یاخود بنبڕ بکرێن؟ تاوتوێ دەکەم لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر شوان ئادەم ئەیڤەس سەرۆک ڕێکخراوی چاودێری میدیایی کوردی ڕێکخراوی چمک، هاوکات شارەزا لە بواری میدیا، هاوکات دکتۆر سامان فەوزی شارەزا و پسپۆر لە یاسای ڕاگەاندن و شارەزای بواری میدیایی. سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ئێوە. سەرەتا ئێمە راپۆرتێکمان ئامادەیە کە بۆ چوونی بەشێک لە ڕۆژنامە نووسان وەرگیراوە، ئەوە دەبینین و دەگەڕێنەوە. لە هەرێمی کوردستان دەیان و سەدان سەرچاوی هەواڵ و کەناڵی میدیایی پەیامیان ئاراستەی وەرگران دەکەن. لە پاڵ میدیای کلاسیکیدا سۆشیال میدیاش ڕۆڵێکی نەرێنی لە شێواندنی وێنە ڕاستەقینەکەی ئەرک و ڕۆڵی میدیا دەگێڕێت. ڕۆژی ئێستای میدیای کوردی بە بڕوای شارەزایان و یاساناسان پێویستی بە پێتاچوونەوەیەکی سەرتاسەری هەیە. کێشەکانی ئێستای میدیای کوردی هەر لە نەبوونی متمانە و لێڵکردنی سەرچاوەکانی زانیاری و چاوەشەکاری و لادان لە ئیتیک و یاسا کارپێکراوەکانەوە بگرە تا دەگاتە دەسوەردان لە ژیانی تایبەتی و دروستکردنی هەڕەشە و مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەیی و ئابووری و سیاسی و تەنانەت دەرونی هاوڵاتیان. کاریگەریان نەک لەسەر ئێستامان هەیە، بەڵکو کاریگەری دوورمەوداشی لەسەر داهاتووینەوەکانمان دەبێت. لە ڕاستیە من ئەتوانم باسی دوو جۆر میدیا بکەم لە کوردستانە. ئێمە ئەتوانین ناوی بنێن یا ئێمە پێی ئەڵێن میدیایەکی مولتەزیم کە ئەزانەیە کار و کردەوەی لە پێناوی چیاو بۆچی کارەکە. میدیایەکی کەش کە من ناومناوە نابەرپرسیار کە بەداخۆ پێڵێن میدیای ئازاد، ئەویان بە ئارەزوی و خۆی کارەکە و کارەکانی مەرج نییە لە خزمەت دۆزی گەلەکەمان و ئەو کارانەی ئەوان خزمەت بە هەم میدیا و هەم دۆزی گەلەکەمان بکە. اینجا پرسیارەکە لەوە ئەوایە ئایا ئەمانە چۆن چارەسەرەکەی؟ یەکێک لە هەڵە گەورەکانی میدیای ئازاد و لای ئێمە ئەوەیە وەمانزانی و میدیای ئازاد ئەبێ هەرچی هەیە و نییە بیخاتە سەر کاغەز و بیرێ بە بێ سەنسور بە بێ چوارچەوە. بەڵام ئەمە هەڵە تێگەشتنە لە میدیای ئازاد. ئەم 30 ساڵە جیاوازیەکەی لەوەدایە میدیای کوردی ئازادانە بە جورئەتەوە توانیوێتی پەنجە بخاتە سەر کۆمەڵێک کێشە و گرفت و ئاریشە کە نێو کۆمەڵگەی کوردی هەنچ لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتی لە هەموو بوار و سێکتەرەکانی دیکەشدا. بەڵام دوای ئەم 30 ساڵە تا ئێستا ئەوەی بەدی دەکرێت میدیای کوردی نەیتوانی وە ڕیفۆرمێک یان چاکسازیەکی ئەوتۆ بکات کە جیاوازی هەبێت. ڕاستە جیاوازی لە ڕووی کوالیتی وێنە و کوالیتی دەنگ و کوالیتی کۆمەڵێک شتی دیکە هەبووە، بەڵام وەکو ناوەڕۆک وەکو پەیامی میدیای کوردی تا ئێستا نەیتوانیوە ئەو ڕیفۆرم و یان ئەو چاکسازیە بکات. بە گوێرەی ڕاپرسیەکی پیجی سەرەکی کوردستان تیڤی کە تێیدا پرسیار لە بەکارهێنەرانی سۆشیال میدیا کراوە و نزیکەی 1600 کەس دەنگیان داوە لە وەڵامی ئەوەی ئایا کاتی ئەوە هاتووە چاکسازی لە میدیادا بکرێت. 89% بەشداران بە بەڵێ و تەنیا 11% بەنەخێر دەنگیان داوە. شارەزایانی بواری میدیا جەخت دەکەنەوە ئەم ڕەوشە پێویستی بە چارەسەرە، وەک چۆن حکوومەت لە بواری ئابووری و دارایی و کارگێڕیدا دەستی بە چاکسازی و بنیاتنانی ژێرخانێکی پتە و بۆ داهاتووینەوەکانمان کردووە. پێویستە لە ڕووی میدیاییشەوە دەست بۆ چارەسەری کێشەکان ببرێت و چاکسازی ڕیشەی بکرێت. بوونی سەروبەری لە قۆناغی ئێستای میدیادا من بە شێوەیەکی بەس سروشتیە زانم تا ڕادەیەک لەوانەیە بپرسن لە بەرچی ژیان شێوازی ژیان لە هەموو دنیا بە تایبەتیش دوای ئەو وەزانەی ئێستا گۆڕانکاری بەسەرهاتیە. بە خۆمان دەزانین میدیا بەشێکی گرنگی یان یەکە لە بوارە گرنگەکانی ژیان، بۆیە میدیاش وەکو هەموو بوارەکانی دیکەی ژیان گۆڕانکاری بەسەردادێ. ئینجا ئەو گۆڕانکاریە یان ئەو پێشکەوتن و یان چەقینە لە شوێنی خۆی پێمان باش بێ یان پێمان خراپێ دەبێ ئەو گۆڕانکاریانە هەڕوو بدەن. ئێستاش پێم وابی میدیای کوردی لەو قۆناغەدایە، لە قۆناغی ئەوەدایە خۆی ئیسپات بکات ئایا
ئاراسەکانی چین ئایا دەیەوێت بەچی بگات ئایا بەرەو کامە استراتیز بەرەو کامە قۆناغ ئیش دەکات. سەرئاستی هەرێمی کوردستان دەبینرێ لە ڕووی کاری میدیایی و بە تایبەت تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە شێوەیەکی گشتی نەبوونی یاسایەکی سەردەمیانە بۆ ئەمڕۆ کە بتوانێت کۆنتترۆل نەک بە مانای نەبوونی ئازادیەکان یان ئازادی یان پێشێلکردنی یاسا و ئازادیەکان بەڵام بەو مانایی کە بتوانێت ڕێگری لە بێسەروبەری ناو میدیاکان بگرێت بە شێوەیە کە لە دەرەوە یاسا ڕۆژنامەوانی ئەو یاسایی کە هەیە پێشێلی مافی هاوڵاتیان نەکرێت. میدیا پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی کۆمەڵگەوە لەو ڕێگەیەشەوە کۆمەڵگە ئاراسە دەکات و ڕۆتی ژیان و بیرکردنەوەی دەگۆڕێت و کاریگەری لەسەر بڕیاری سیاسی تا دەگاتە بڕیاری کڕێنی کاڵایەک لە بازاردا هەیە. بۆیە ناکرێت ئەو بوارە هەستیارەی ژیانی فەرهەنگی و ڕۆشنبیری و سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵگە فەرامۆش بکرێت و ڕێگە بدرێت ئەمڕۆ شەی کە هەمووان لە هاوڵاتیەکی ئاساییەوە تا پسپۆڕانی بوارەکە ڕەخنەیاندەی هەیە بەردەوام بێت. بەڵێ دووبارە بەخێبێن هەڵبەت دکتۆر سامان پسپۆڕە یا خۆت پرۆفیسۆرە لە بواری میدیا بەڵام بە حکمەوەی ئێمە قسە لەسەر چاکسازی میدیایەکەین ئەگەر ڕخسەت بفەرمووی سەرەتا پرسیاری خۆم ئاراستەی دکتۆر شوان بکەم بە حکمی ئەوەی بەڕێستان لە دەی تەموزی ئەم ساڵ کۆربەندێکی ریفۆرمی میدیایەتان ڕێکخست لە شاری سلێمانی چی وای کرد ئێوە ئایا هەلومەرجی میدیایی بوو یا ڕۆشی میدیایی ئێستای هەرێمی کوردستان بوو چی وای کرد ئێوە بیر لەوە بکەنەوە کۆربەندێکی لەو جۆرە سازدەن یا ڕێک بخەن. زۆر سواز ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چمک بە سپۆنسەری دەستگای میدیایی کەرکووک لە ڕۆژی شەمەی ڕابردوو دەی تەموزی 2021 یەکەمین کۆربەندی نیشتیمانی بۆ ریفۆرمی میدیایی لە هەرێمی کوردستان لە هەڵی داوە لە شاری سلێمانی ڕێکخست. ئامانج لەم کۆربەندە هەڵسەنگاندنێکی هەم پیشەیی هەم یاسایی هەم ئیتیکی بوو بۆ کۆی ئەو پەیامانەی کە لە میدیای کوردیە چاپ و پەخش و بڵاو دەکرێنەوە بە میوانداری 14 پانێلیست لە 4 پانێڵی جیاوازە گفتوگۆ کرا لەسەر 4 تەوەری سەرەکی تەورەکانیش خۆیانە بینیەوە لەوەی ریفۆرمی میدیایی لە نێوان مرکزیت و لا مرکزیەتی حیزبی بە میوانداری بەرپرسانی مەکتەبی ڕاگەیاندنی 4 حیزبی سەرەکی کوردستان و هەروەها پانێڵێکی دیکە تایبەت و بە ریفۆرمی میدیایی لە نێوان پەروەردە و خوێندنی باڵا و پانێڵێکی دیکە تایبەت بوو بە ریفۆرمی میدیایی لە نێوان ڕێخستنی یاسایی و ڕێسای پیشەیی داوە بە میوانداری کۆمەڵەیە کەسی ئەکادمی لە پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەدەر منزبنیها جەنابی پرۆفیسۆر دکتۆر سامان فەوزی هیچێک بوو لە بەشداران و پانێڵی کۆتاییش تەرخان کرابوو بۆ ریفۆرمی میدیایی لە نێوان سانسۆر و ئازادی ژینگەی کارکردنە کە میوانداری ڕاوێژکارێکی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و پەرلەمان لە پەرلەمانی کوردستانە کرابوو بۆ خستنە ڕووی ڕۆڵی پەرلەمان لە ریفۆرمی میدیایی بە تایبەت لەو یاسا بەرکارانی کە لە هەرێمی کوردستانە تا ئێستا دەرچوون و محاولەتەکانیان بۆ داهاتوو هەروە میوانداری سکرتەری لە سلێمانی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان کرابوو وەکو سندیکایەکی معنی بە کاروباری ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی و ڕۆڵیان چییە لەوەی کە زمینە سازیان کردو بۆ ریفۆرمی میدیایی یاکوونە. ئامانجی سەرەکی کۆربەندەکە هەروە گوتم بۆ یەکەم جار دانانی خاڵ بوو لەسەر پیت بەوەی کە میدیای کوردی لە دۆخێکی ناهەمواردایە لە ڕووی پەیامەوە لە ڕووی گوتارەوە لە ڕووی چاپ و پەخش و بڵاوکردنەوە گلەیەکی زۆری لەسەرەکرێ. ئێمە هاتیم بۆ یەکەم جار لە چوارچێوەی کۆربەندێکە ئەو کێشانەمان دەردەشە کرد گفتوگۆمان لەسەر کرد و هەر یەکێک لە بواری پسپۆڕی خۆیان چارەسەری خستە ڕوو. لە کۆتایی کۆربەندەکەیە 20 ڕاستپاردە بەرهەم هات. ئەم 20 ڕاستپاردەیە ئاراسەی هەریەک لە سەرۆکایەتەکانی پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی دادوەری، وەزارەتەکانی ڕۆشنبیری و ڕاگەیاندن، ئەوقاف کاروباری ئاینی پەروەردە و خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی کرا بە خۆشحاڵیەوە بەشێک و دەستگاکانی ڕاگەیاندنیش باڵێ بەدڵنیایەوە بە خۆشحاڵیەوە تا ئێستا هەریەک لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن
ڕاگەاندن و ڕۆشنبیری و لاوان و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەمانە هاتوونەتە سەرخان خەت وێرە دەستخۆشیان لە کۆڕبەندەکە کە بە شێوەیەکی سەرکەوتوو کۆتایی پێهات بەڵێنیان ناوە بەشێک لەو ڕاستپەردانە لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە ئاستی وەزارەتە لە ڕووی ڕێنمایەکان و لە ڕووی بڕیارەکانەوە کە بەنیازن دەریکن لە داهاتووە یاخود ئەو پرۆژە یاسایانەی کە لە پەرلەمان بەنیازن ئیشی لەسەر بکەن جێگایان بکەنەوە. کەواتە وەڵامی خۆی هەبوو بەشێک لەلایەنەکان توانیان تاوچوی پرسەکە بکەن ڕاستپاردەکان بکەن. بەڵێ بەدڵنیاییەوە چونکە ڕاستپاردەکان هەمووی دوو ڕۆژێکە ماڵێن سیاگە کراوەتەوە نێراوەتەوە ئەوەی لە خلالی ئەم دوو ڕۆژەیە پێمان گەیشتەوە ئیسیجابەیەکی باشی هەبووە ئێمە وەکو کۆمەڵگەی مەدەنیەکان هەمان شێوە ئیسیجابیان هەبێت هیواداری ئیسیجابیان هەبێت چونکە بە قازانجی خۆیانە ئەوەی ئێمە ئیشمان لەسەر کردەوە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بە دیارخستنی کێشەکانە وەخستنە ڕووی چارەسەرە بۆ ئەوەی ئەو پاشاکردانیە ئەو پشێوی و سەر لە شێواوی کە لە میدیای کوردیا هەیە جۆرێک لە چارەسەری بۆ دامرێت کە بەشێکیان پەیوەستە بە دانانی یاسای گونجاو بۆ نمونە ئێمە تا ئێستا لە ڕووی ڕێخستنی ناوڕۆکی ڕاگەیاندنەوە یاسای تایبەتمەندمان نییە بە میدیای پەخشکراو لە رادیۆ تەلەڤیزیۆن یاسای تایبەتمەندمان نییە بە تۆڕە کۆمەڵایەتەکان و ماڵپەڕە ئەلکترۆنیەکان و یەکی لە ڕاستپاردەکان کە پێشنیازمان کردووە ئەم یاسایانە ئیشیان لەسەر بکرێ گەڵاڵە بکرێ بە ڕاوێژ لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزایە و هەروەها پێداچوونەوە هەمواری ئەو یاسایانی پێشوو بکرێت لەوانەیە یاساکانی ژمارە 35 ڕۆژنامەگەری ژمارە 11 ساڵی 2013 مافی بەدەستهێنانی زانیاری کە ئەمانە بۆ نمونە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە ساڵی 2013 دەرچوو بەڵام تاوەکو ئێستا یەک حرفی لێ جێبەجێ نەکراوە بۆ لە بەرەوەی میکانیزمی جێبەجێکردنەکەی ئاڵۆز و ناڕۆنا و هەندێک یاساش دیکەش هەیە بڕگۆ و مادەکانیان بەریەکەوتن لەگەڵ یاسای دیکەیە دروستەکە ئەمە پێشنیازی ئەومان کردووە کە بتوانێت یاسانی کلەیەکەوە نزیکن دەمج بکرێ یاسایەکی تازەی لە دروست هەموار بکرێتەوە و ئەو یاسانی بۆ نمونە ئێستا پرۆژە یاسان بۆ نمونە یاسایی تۆڕە کۆمەڵایەتەکان یا میدیا ئەلکترۆنیک کە ئەمە جۆرێک لە بەریەکەوتنی هەیە لەگەڵ یاسای خراپبەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن ئەمە پێشنیازی ئەومان کردووە ئەم دوو یاسایە دەمج بکرێ و یاسایەکی تازە دروست بکرێ کە هەم تەختەی ئەو تاوانانە بکە کە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە یا بەهۆی میدیا ئەلکترۆنیەوە ڕۆیە هەم تەختەی ئەوە بکە کە لە نەتیجەی خراپبەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن دکتۆر ئەفو کاک حاکم ئازاد حەمەدەمین لە بەرنامەیە کە ئاماژەی بەوەدا کە ئەوان لە هەوڵی ئەوان لە کۆنگرەی داهاتوو یاساکان هەموار بکرێنەوە ئیش لە سەر یاسای میدیای ئەلکترۆنی بکرێ و بەگشتی یاساکان ڕێک بخرێنەوە پێت وایە ئەم ڕاستپاردەی بەڕێستان ئەم کۆربەندە بتوانێت وا لە سندیکا بکە وا لەلایەنەکان بکە کە جێخۆی دیار بێ یاساکان هەموار بکرێتەوە بە جوانی پاراستنی مافەکان لە جێ خۆی بێ ئیتیک و یاسا بە ڕێڕێوی خۆی لە میدیادا طبعا ئێمە ئەگەر دقت بێنەوەی ئێمە ئاگادار بین چاودێریمان کردبێ هەر یەک لە پەرلەمان لە حکوومەت لە دەسەڵاتی دادوری کۆمەڵی محاولاتیان دەست پێ کردو بۆ ئیشکردن لەسەر سنوودانان بە خراپبەکارهێنانی ڕاگەیاندن لە پەرلەمانی کوردستان وەکووتم ئێستا خەریکی گەڵاڵەکردنی پرۆژە یاسایەکەن کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئەوەی میدیا ئەلکترۆنی تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام لەبەرەوەی گلەی و ناڕەزایەکی زۆر لەسەری هەبوو وەستێنراوە بەنیازن ئەوان ئیش لەسەرەوە بکەن کە بیانە خەڵکانی پسپۆر و شارەزا مناقەشە بکرێن جا خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ لە حکوومەت لە وەزارەتی ڕۆشنبیری بەنیازی دەستکاریکردنی ڕێنمایەکانی ڕێخستنی فریکوێنسی لە هەرێمی کوردستان و کۆمەڵی ڕێنمایی دیکە کە پێشتر وەزارەت دەری کردووە هەمواری بکەنەوە لە حکوومەت فەرمانگەی میدیا و زانەری دیسان بەنیازی دەرکردنی ڕێبەرێکە بۆ یا وازانم لە ئێستا بەشێکی تەواو بوو بێ ڕێبەرێک بۆ ئەوەی کە چۆن میدیای حکوومەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سایتەکانی ئەمانە هەموو تەوحیدکەن یەک گوتاری ڕسمی باوەڕێن حکوومەت دەبێت ئەم لە سندیکا دوو پرۆژە یاسا هەیە بۆ بە شێوەیەکی گشتی بۆ ڕاگەیاندن کە هەم چاپکرا و هەم نووسرا بینرا و بیستا و لە خۆ بگرێ هەم بۆ میدیا ئەلکترۆنی هەیە ئەمانە لەم شوێنانە هەرێکم بە حاولاتی خۆی هەیە کۆربەندەکەی ئێمە ئەگەرێتە پاڵپشتێک بۆ ئەوەی تەکانێک بۆ محاولاتانی ئەوان کات و زیاتر بچێتە پێشەوەلات دکتۆر شوان دکتۆر سامان دکتۆر شوان باسی لەو پاشاگەردانی کرد کە لە میدیایە ئەو فۆزایی کە لە میدیای کوردی وای لە ڕێکخراوی چاودێری میدیایی چمە کرد کە لەسەر بۆ یەکەم جا لەسەر ئاستی هەرێمی کوردستان کۆربەندێک ڕێخان بەڕێستشتان بەشێک بوون لە پانێلیستەکە بەگشتی ڕۆژی میدیای کوردی لە ڕووی پاراستنی ئیتیک و یاساوە چۆن هەڵەسەنگێنن بەڵێ
سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم کە قسە بەرنامەجێک لەسەر میدیا و ئیتیک و یا سەر میدیایی ئەنجامەدەن چکە بابەتی میدیا هەمیشە بابەتێکی گەرمە لە کوردستان وەکو چۆن لە کەشێکی گەرما دانیشتینەوە ئێستا ئێمە قسەکەین کە ڕەنگ بێت لە گەرمترین کاتەکانی ساڵ بێت لە ناوڕاستی مانگی تەمموزە و لە گەرمترین شوێنی شادانی شتێمەین کە لەی گەرمی زیاترە لە چل دڵنیام ئێستا لەو کەشەیە کە دانیشتوین بەڵام بابەتی گەرمیشەکەین کە بابەتی میدیا هەمیشە بابەتێکی گەرمە و لە کەشێکی گەرمی شاخسێ لەسەرەکەین بێگومانەوەی کە دەوترێ بارودۆخی میدیا بارودۆخێکی ناتە دروستە و قسێکی ڕاستە بەڵام ناتە دروستە لەبەرەوەی بارودۆخەکانی دیکەش کە من وایە بینم لە هەرێمی کوردستان بارودۆخی ناتەن دروستن واتە ئەگەر میدیا دەسەڵاتی چوارەم بێ قسە لەسەر سێ دەسەڵاتەکەی کەش بکەین دەسەڵاتەکانی کەش بارودۆخیان بارودۆخێکی تەندروست نییە چ پەرلەمان چ دەسەڵاتی جێبەجێکردن چ دەسەڵاتی دادوەری کە پرسیار و ڕەخنە و علامەتی ئیستیفهامی گەورەیان لەسەرە لە شێوازی کارکردنیان بەڵام دەسەڵاتەکانی کەش بە هەمان شێوە شێوازی کارکردنی پەرلەمانەوە ڕەنگە پێویستی بە باڵێن چاپێکەوتنیەکی کە بێت ڕخنەی لەسەر لە شێوازی و قانونانی کە دەری کردووە قانونێک دەرێکە قڕە لە هەڵە و کەم کوڕی و زۆر خاوە لە دەرکردن دەسەڵاتی جێبەجێکردن بە هەمان شێوە چەندین هێزەیە چەندی باسی زۆرەوە نەکەین دەسەڵاتی دادوەری قسە لە سەربەخۆبوونی و دەسەڵاتە لە ئاستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئێستا ئەکرێ لەو بابەتەدا و چەندین کامانان ئەو بەرپرسە گەورانەی کە خراونەتە دادگا و زیندانەوە بەڵام باواز لەوە سێ دەسەڵاتە بێنێ قسە لە سێ دەسەڵاتی چوار بکەین کە ئەمیشیان بارودۆخێکی تەندروست نییە کە لە کاتێکە ئەمە پاساو نییە بۆ میدیا دەبێ بارودۆخەکەی تەندروستتر بێ بۆی بتوانێت چاودێری دەسەڵاتەکانی کە بکەوەتە کەسێک دەتوانێت چاودێری بکە کە خۆی پاکتر بێ اینجا دەتوانێت هەڵە و کەم کوڕی دەسەڵاتەکانی کە ئیبراز کە قسەی لەسەر بکە و ڕخنەی لێ بگرێ و ئیعلانی کا بۆ خەڵک بەڵام بەداخەوە بارودۆخی میدیاش بە هەمان شێوەیە هۆکارەکە شێوەیە کە لەبەرەوەی میدیا ڕنگدانەوەی لایەنە سیاسیەکانە نەک بە ڕنگدانەوە بگرێن ئینعکاسی زۆربەی حیزب و لایەنە سیاسیەکانە دەتوان بەڵام 1990 میدیا کوردیەکان بەو شێوازان کە بە جۆرە لە جۆرەکان جا چ ڕاستەوخۆ زمان حاڵی لایەنە سیاسی و حیزبەکان بێت چ ناڕاستەوخۆ نسبەیەکی کەم نەبێت کە ئەو میدیا کەمەش کاریگەریکی ئەوتۆی نییە لەسەر ڕوتی خەڵکیدا بۆیە بێگومان پێویستیمان بە ڕێخستنی ئەوە هەیەواتە دەمێت بەڵێم نابێ ئێمە سەیری هەڵوکەم کوڕەکانی سێ دەسەڵاتەکەی کە بکەین واز لەوە بێنین ئەویش هەڵی هەبێت زۆر جاو قسەیە بۆ میدیاکاران خۆیانەکەین لە خولەکاندا ئێوە بۆ ئەوەی بتوانن چاودێری دەسەڵاتەکانی کە بکەن ئەبێ بێ هەڵوکەم و کوڕی بن دیارترین پێشەکاریەکان لە میدیای کوردیدا جۆرا جۆرن هەرچی یاساغیەک کۆمەڵە سنوورەیە کە لە یاسای ڕۆژنامەگەری کوردیە بۆ میدیاکار دانراوە نابێ ببەزێنێ هەمووی دەبەزێنرێ کەم یا زۆر دیارترینیا مەسەلەی تەشیرە ناوزڕ میدیا ئێمە پابندی یاسا بەرکارەکان نەبێ چی وا دەکا زۆری بۆری وا ئێمە پەیمانەکانی شەڕەفی شاوەکراوە لە ڕۆژنامە نووسەکانەوە زۆری بۆری وا دەکا کە هەر توێژێک هەر چینێک هەر پیشەیەک زۆری تێکەوت بەبێ پێوەرێکی ئەوتۆی تۆکمە بۆ وەرگرتنیان بۆ ئەوەی خۆی بناسەنێوەکە و ڕۆژنامە نووس بۆریشی تەیەکەوێ ڕۆژنامە نووس لە وڵاتانی کە یەکێکە لە قورسترین پیشەکان کە هەموو کەسە دەستی نایەتێ ئەگەر خبرەیەکی ئەوتۆ ئەگە وشیارەیەکی ئەوتۆ ئەگەر کۆمەڵێک کتێبی زۆر و جۆرە جۆری دەخوێنێتەوە لێرە کەسێک لەوانەیە پیشەیەکی دەست نەکەوتۆ لێرە و لەوێ دێ پیشەکە لە ڕۆژنامە نووسی دەستێکەوێ یەکەمیان ئەوەیە دومیان دەگەڕێتەوە بۆ پەلەکردن بۆ بڵاوکردنەوەی سبکی سەحەفیانە و بابەتێک سەرنجڕاکێش بێ واتە ئەو پاڵنەرەی کە میدیاکار دەبێ ئیشی پێ بکات کە بریتێ لە بەرژەوەندی گشتی ئەو پاڵنەرە نییە پاڵنەرێکیکەیە کە بریتێ لە خۆ دەرخستن بەرژەوەندی کەناڵەکە هەتا ئەگە بەرژەوەندێکی تەسک لە کاتێکە میدیا کارکردنی میدیا بۆیە بە چاوێکی گەورە سێرەکرێ میدیاکار و میدیاکان بەتایبەتی لە وڵاتانی ئەوروپی و وڵاتانی دیموکراسی چۆن ئێستا ئێمە لە کوردستاندا بە چاوێکی زۆر جیاواز و گەورە سەری پێشمەرگاکەین ئەوانش لەوێ ئەوها سەری ڕۆژنامە نووسەکەن بۆ چکە ڕۆژنامە نووس ئیش ناکات بە بەرژەوەندی خۆی یاساکان کێشێتیایە یا پراکتیکی میدیایی یەکەم یاساکان کێشێتیایە بەڵام بەقەدەر یاساکانیش لە پراکتیکا میدیاکاران تایەتی بەڵام سندیکاتیایەتی یعنی لە هەموو ڕووەکانەوە ئەگەر تۆ پرسیارەکەیت مەجالم ما بێ قسە بکەم لە هەر بوارێک لەو بارانە تەرکیز کەم بڵم ڕخنەکانی لێ بگرم کە وەکارەکە چییە یعنی
ئەو پاشاگەردانەی دروست کردو ئەو حاڵەتی دروست کردووە بەڵام گرفتەکە لەوەدایە کە میدیا پاشاگەردانی تیادا بێت کە جو فەوزای تیابێ و کە بەعربێکی پێوتر فەوزای ئیعلامی کاریگەری لەسەر خەڵک هەیە کاریگەری هەیە لەسەر بڕیاری ڕاستەقینی خەڵک لەسەر پەروەردە و تەنشیەی خەڵک کاتێک کە تۆ ئێستاکە خەڵکی بە چەندین سەعات لە تەمەنە جیاوازەکان و سەیری میدیا دەکات چه کەناڵە سەتەلایتەکان بێت و لەوی زیاتر ئێستاکە تۆڕە کۆمەڵایەتەکانە چەندین سەعاتی بۆەوە تەرخان کردەوە کاتێک کە تۆ هەواڵەکان بەردەوام هەواڵی ناڕاست بێ کاتێک کە تۆ باسی سەرپێچیت کرد بەردەوام ئەو میدیاکارە بێ حەز و ئارەزوی خۆ و ڕێی خۆی تێکەڵ بە هەواڵکە کە نابێت تێکەڵی هەواڵیکە هەواڵە بێ بە شێوازێکی زانستی مامەڵی لەگەڵا بکرێت بۆ دەقی هەواڵەکان بۆ جۆرە ئەشێوێندرێ بۆ بەرژەوەندی کەناڵەکە بۆ بەرژەوەندی سیاسەتی کەناڵەکە و بۆ بەرژەوەندی ولا بەلانجامی پێنەگەشتنی ئەو میدیاکارێ میدیاکاری پرۆفیشناڵ مامەڵەیەکی زانستی دەکات لەگە هەواڵ چۆن قسەیەکی باوی ئیسماعیل بێشکچی هەیە ئەو دکتۆرە تورکەکە کە چەندین ساڵ لە زیندانی تورکیا بوو دەڵێ چۆن یەک کۆیەکە کاتە دوو ئاوهاش زانستی کۆمەڵاسی پێم دەڵێ نەتەوەی کورد جیاوازە لەگەڵ نەتەوەی کەسێک ناتوانێت لە میدیایە دەبێت تۆ بۆ شازە مامەڵە لەگە هەواڵا بکەیت جا ئەو هەواڵە لە زەرەری حیزبەکەی خۆت و ئەو ئایدۆلۆژیا و ڕەوتە بێکە میدیاکەت بەڕێوەدەبای یان لە قازانجی بێ بەڵام بێگومان بۆ شێوازە کار ناکرێت بۆیە بینەر و وەرگر لە حاڵەتێکی زۆر نالەباردان لەبەرەوەی ئەگە بیانەوێ وێنەیەکی تەواوەتی بارودۆخی هەرێمی کوردستانیان دەستکەوێ بارودۆخی سیاسیە لایەنەکانی دیکەیە پێویست بەوە دەکات سەری چەند کەناڵێکن من پێم وایە بەیەک کەناڵ دیوێکی ڕووداوەکانیان دەبینن ناچارن سەری دیوەکەی کەش بکەن بۆ ئێمە پێم وایە ئەوە هۆکارەکەیەتی هۆکارەکەی من نایگەڕێنمەوە بۆ ئەوەی کە یەکێ لە ئەو کەسانی لە راپۆرتەکانیان چاپێکوتان لەگەڵا کردوواڵێ میدیای سربەخۆواتە میدیای نابەرپرس نەخێر نایگەڕێنەوە بۆەوە چونکە میدیایە کە سربەخۆ بێ بێ میدیایەکی بەرپرسیار بێ بەڵام ئایا بەڕاست سربەخۆیە چکە هەندێک میدیاشەیە با تایتڵی سربەخۆ لە خۆی نابێ ئەوە چاودێرانن پێیان وایە کە میدیای سربەخۆیە کە میدیای بێلایەنە لە مامەڵەکردنی هەواڵ نەک ئەو تایتڵی کە میدیایەک بۆ خۆی دائنێ ولا هیچ کاتێکیش میدیای کە سەربەخۆ بوو نابەرپرس نابێت بە پێچوانش و هەندێک جار میدیای حیزبیشە و نابەرپرسیشە باشە دکتۆر بینی ئەو کەسانە بەشێک لەو کەسانی کە یاری بە هەواڵەکانەکەن یا بەرژەوەندی تایبەتی خۆیان لە هەواڵەکان یا ئاماژەی سێکسی داخلی هەواڵەکانەکەن ئەمە یاسایەک کەسێک نییە ڕێبەم پێشێلکاریانە بگرێت دوو جۆر با بڵێن ڕێسامان هەیە بۆ ڕێخستنی ڕفتاری ڕۆژنامەنووسان سلوکی ڕۆژنامەنووسان بە دوو جۆر ڕێسا ڕێک دەخرێت یەکەمیان ڕێسای یاساییە قەواعیدی قانونی دومیان ڕێسای ئەخلاقیەوەی کە پێوتر ئیتیک بێگومان هەندێک جار لەو نمونانە نەکەن لە جار هەموو شێوێک ئەو دیمەنانە ئەبینین ئەو قسانە ئەبینین ئەوە سەری تۆڕە کۆمەڵایەتەکان و پێگا ئەلکترۆنیەکان بکەین زۆر زۆرە ئەو هەڵەو کەم کوڕیانە دەبینین هەندێک لەو هەڵەو کەم کوڕیانە یاسا دەیگرێتەوە بەڵام هەندێکی کیان یاسا نایگرێتەوە بەڵام پێشێلکاری ئیتیکی ڕۆژنامەنووسی ئەکرێت سزاشینە معنەویە سزای هەیە بەڵام سزاکەی سزای یاسایی نیە سزاکەی بریتە لە سزای معنەوی اینجا بێگومان ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵ مەفروض وایە ئەوەندە لە سزا معنەویەکە بترسێ ئەوەندە لە سزاکەی کە چییە چۆن بۆ کەسێکی دیندار ئەوەندە لە سزا ئاینەکە ئەترسێ ئەوەندە لە سزا دنیاویەکە ناترسێ بە هەمان شێوە با سزای قانونی نەبێت باس کاڵاو لە سەبرزەنکرێتەوە بەڵام خۆت دەبێت سۆر بۆ خۆت دادێت و چاودێری بی بە خۆت کە ئەم دەستەواژەیەت ئەم وشەیەت یان کاتێک کە ڕاوبۆچوونی خۆت تێکەڵی هەواڵەکە ئەەکەی یان دیوێکی هەواڵەکە بانقەس کەتەکەیت و دیوێکی پیشانی خەڵکێدەی ئەبێ خۆت زاتیەوەکەی ئەوەندە وشیاری و تابێ کە کارێکی نائەخلاقی کردووە کارێکی نائیتیکی کردووە و سزای پێشێلکاری ئیتیکی دوو جۆرە یەکەم سەرزەنیشتی هاوپیشەکانتە بۆ تۆ دووەمیشان خۆت ئەبێت تەنیب زەمیر بی خۆت ئەبێ وەکۆڵی وجدانت ئازارێ بە کە چۆن ئەو هەڵەیە کردووە مەرج نییە یاسا پێ بزانێ مەرج نییە بگاتە یاسا بگاتە دادگا دەبێت خۆت ئەو هەستەوتیا بێ کە هەڵەیەکە کرد پەشیمان بیتەوە خەول لێ نەکەوێ وجدانت ئازارێ بە ئەو هەڵەیە باجارێکی کە نەکەمەوە چۆن بزانین هەڵەیە کاتێک کە زیانەکانی زیاتر بێت لەو بەرژەوەندەی کە تۆ لە پشت قسەکە و لە پشت بابەتەکە هەیە. سپاس دکتۆر شوان لە ڕووی ئیتیکیەوە دەستبردن بۆ هەموو شتێ ڕێگە پێدراوە چۆن ئێمە وا بکەین میدیاکار وارا بهێنین کە پێشێڵی بنەما ئیتیکی و یاساییەکان نەکات وەکەوەی دکتۆر سامان ئاماژەی پێدا پێشێلکاریەکان چین جانبی ئیتیکی زۆرتر دەکەوێتە سەر پەروەردەی خێزانی ویژدانی
ئەو تاکە کەسە کە ئێستا پیشەیەکی هەیە بە ناوی ڕۆژنامەگەری و لە مەجای ڕۆژنامەوانەی شەکەواتە جان بە ویژدانەکەی کەسەکەی دەورە بینێ لەوەی کە بۆ نمونە پێشێلی پێوەری ڕازگۆیی نەکات پێوەری پێشێلی دەزوەردانە و ژیانی تایبەتی کەسەکان نەکە هەندێک زاراوە و چەمک بەکار نێنێ کە لەگەڵ زەوق و سەلیقەی بیستنی وەرگری کووردا یەک ناگرێتەوە. ئێمە ئەبینین لە تەلەڤیزۆنەکان لە ڕادیۆکان و لە چاپکراوەکانە زۆرجار لە ئاستی زمانە لە بەرنامجا کۆمیدیەکانە لە ئاستی زمانە هەندێک دەستەواژە هەندێک دەربڕین بەکارێ کە نامۆیە بە کۆمەلگەی کوردی یاخود ئەگەر بەکاریش وێ لە بینی دوو کەسی زۆر نزیک و زۆر بابڕێن حەمیمی یەکتریە بەکارێنەکەوەی کە لە سەر شاشەیەکی تەلەڤیزۆن لە باسکردنی خەبەرێکی گەرمی ئێوارانە کە باوکو و دایک و باپیرە و نەنک و مناڵ و هەرزەکار و ئەمانە هەموو دانیشتون تۆ بە سیاغەیەکی سێکسی بە تعبیری سێکسی بتەوێت خەبەرێکی جددی باسکەکە ئەمە بەڕاستی لە ڕووی ئیتیکی نەگونجاوە گرنگەکانی بەڵکو ئەمەوە کە تۆ ئەهمی خەبەرەکە نەهێڵی تۆ بینە ڕاکێشێ بۆ لایەنە تۆ ئەتەوێت لە ڕێگەی مستەلاحی سێکسیەوە لە ڕێگەی ئیشارە و زمانی جەستی سێکسیەوە وا لە بینەرەکان بکەی گوێ لە هەواڵەکەت بگرن لە کاتێکە تۆ ئەبێ خودی هەواڵەکە ئەوەندە گرنگ بێ کە بینەرەکان کە وەرگرەکان گوێ لە بگرن نەک بە بەکارێنانی هەندێک دەستەواژەی دیکە تاوان لە ڕووی تیکیەوە میدیای کوردی زۆر وێرانە وێرانەکەی ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە پابند نابێ بۆ ڕێسا پیشەیانەی کە دانراون هەروەکو وتمان لە ڕازگۆیی لە وردبوونەوە لە زانیاریەکان لە دەستنەبردن بۆ ژیانی تایبەتی کەسەکان لە بەرپرسارەتی ینی زۆر جار میدیا هەیە موسەبیبی تێکدانی ڕەوشی ئاشتی کۆمەڵایەتی کۆمەڵگەیە کە بۆ هۆی زانیاریەکی ساختەوە هەندێک لە میدیاکان بە تایبەت میدیا کلاسیکیەکان لە رادیو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە ئێستا ئاعتیمادێکی کولیان لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانە کە تۆڕە کۆمەڵایەتەکان ئێمە ئەزانین فلتر تایە لاوازە و ئەو کەسانی کە زانیاریەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوەکەن کۆنترۆل بکرێ یاسایەکە بێ تۆڕە کۆمەڵایەتەکان کۆنترۆل ئاسان نییە کۆنترۆلکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان چونکە هەم لە ڕووی یاساییەوە ڕەنگە جەنەبی پرۆفیسۆر سامان فەوزی ئەو باشتر بتوانێت قسەی لەسەر بکە بە تایبەت تۆ ناتوانانی سەرچاوەی ناردنی مەسیجەکان یا سەرچاوەی دروستکردنی پیجەکە و سەرچاوەی ئەوانە تهدیدکەی لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ئەوەوە بۆیە زۆرتر با بڵێن کۆنترۆلکردنەکە ئەبێ ئیشکردن بێ لەسەر بەرزکردنەوەی هۆشیاری بەکارهێنەری ئینتەرنێت هۆشیاری ویژدانی مەسەلەن ئەو ڕۆژنامەوانەی کە لە پشتی لاپتۆپێکەوە دانیشتووە و زانیاریەکان بڵاوەکاتەوە وێنەکان بڵاوەکاتەوە ڤیددیۆکان کۆلاج و مۆنتاژەکات و بڵاوێکاتەوە تۆ ئەگەر ئەم وشارە لای ئەم بەکارهێنەرە نەبێ یاسە ناتوانێت ڕێگری لێ بکات کێ لەسەرێتی یان پێیوەست بەرپرسە لەوەی ئەم کەسانە هۆشیار کاتەوە ئەگەر بۆ باب ڕۆژنامەوانەکەی بڵێ ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە ئازادی دەربڕین ڕۆژنامەگەری ئەوانەی کە لە بواری میدیادا کارەکان سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە دەرەجەی یەکەم کە زۆر مقاسیرە ئێمە یەکێ لەو ڕاستپاردانەی کە لە کۆڕبەندەکەی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی بۆ ریفۆرمی میدیایی پێشنیازکرا ئەگەر قرار بێ ریفۆرم لە میدیا بکرێ ئەبێ لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و دەست پێکە چونکە سندیکاکە پێویستی بە ریفۆرمە پێویستی بە تازەکردنەوە هەیە نزیکەی وا ئەزانم حەوت بۆ 8 ساڵ تا ئێستا کۆنگرەی نەبەستووە کە ئەم سندیکایە لەسەر ئەندامان هەیە ئەندامی هەیە بەبێ و بە فلتەری میهەنیە ڕۆژتگە لە ئەندامی بەشدار بوو جگە لە ئەندامی بەشدار بوو اینجا ئەندامەکانیشی تایەتی مەسەلەن چایچیە هەیە مەسەلەن سایەقە بۆتە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کامە پێویستی بە مراجعە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە دەرەجەی یەکەم بەرپرسە و بە دەرەجەی دووهەم حیزب سیاسیەکان بەرپرسن کە ئێمە یەکێک لە پانێڵەکانمان تایبەت بوو بۆ بەرپرسانی ڕاگەیاندنی حیزبەکان و حیزب بێت دەست بشێشێتەوە لە سندیکا پیشەیەکان بۆ نمونە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ناکرێت لەسەر ئەساسی پشکێنەی حیزبەکان نوێنەرەکانی دەستنیشان بکرێ نەقیبەکەی بۆ پارتی بێ و جگرەکەی بۆ یەکێتی بۆ سکرتەرەکەی بۆ یەکگرتوو بێ و نازانم ئەوانە ئەمە ئەبێ لەسەر ئەساسی پیشەیی بێ داکۆکی لە پیشەی ڕۆژنامەوانی بکات لە نێو حیزبەکانە لە نێو حکوومەت لە نێو پەرلەمانە نەگەوەی بە پێچەوانەوە نوێنەری حیزبەکان بێ لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئێستا جەوێکی زۆر ناتەبیعی لە نێو سندیکا هەیە لقی مرکزی سندیکا هیچ جۆرە ڕفتێکی لەگەڵ لقی سلێمانیان نەماوە هیچ سلێمانی لەگەڵ گەرمیانە نەماوە گەرمیان لەگەڵ دهۆکان نەماوە دهۆک لەگەڵ هەولێران نەماوە کە ئەمە بەشێک لە کێشەکان بووە لەبەرەوەی ئێستا دەمڕاستی باوڕێن بواری ڕاگەیان و ڕۆژنامەوانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە سندیکا بە تاریکی خۆی توانیوێتی هەندێک ئیشی باش بکە لە نمونەی دەرکردنی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری بە
بغەزم نەزەر ئەو تێبینیانی کە بەڵام لەسەری دکتۆر هەیە تێبینیەکەی بەشێکی زۆر لە میدیاکاری ئێمە پابەندی ئەو یاسایانین. پابندی ئەو یاسایانین دوولایانەیە کە دەسەڵاتی جێبەجێکردن خۆی پابندی جێبەجێکردنی بەرگۆ مادەکانی یاساکە نییە، ڕۆژنامەوانانیش لە ڕەتفعلی ئەوەیە پابندی نابن. بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر دقەتی ئەو کەیسانەیە چەند مانگە و چەند ساڵانی دوایی بی کەمتر ئیش بە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریەکرێت بۆ لەبەرەوەی یەکێ لە بڕگەکانی ئەوەیە کە ڕۆژنامە نووس دەستگیر ناکرێت و کەناڵی ڕاگەیاندن داناخرێت. بەڵام چیەکەن هەر کەسێک کە با بڵێن خراپ بەکارهێنانێکی میدیای بینی بێ شتێکە لە میدیاکان و لە ڕۆژنامە نووسێکەوە هاتووە بە یاسای ژمارە 6 ساڵی 2008 یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن تۆمەتباریەکە بۆ لەبەرەوەی لەو یاسایە گرتنی ڕۆژنامە نووسی تایە، سزادانی تایە، غەرامەی تایە، حەبسی تایە. پێی وایە ئەم یاسایە قورستر و باشتر بۆ ڕۆژنامە نووسەکە وەک لەوەی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری. ئەمە جگە لەوەی سندیکا بەڕاستی ئەو ڕۆڵە فعالی جارانی نەماوە کە داکۆکی لە یاساکە بکە کە بچە بە دوای کەیسەکانە کە ئەو تۆمەتانی کە ئاڕاستی ڕۆژنامە نووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن ئەکرێت سندیکا بتوانێت نوێنەری خۆی یا محامی خۆی بنێرێ داکۆکی لە وەزاکە بکەوە ئیش لەسەرەوە بکە. بۆ نمونە ئەگەر بە یاسایی سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 ڕۆژنامە نووسەیە دەستگایەکی میدیایی تۆمەتبار کرا ئەم بتوانێت بیگۆڕێ بۆ یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری، یا ئەگەر بە یاسایەکی تر تۆمەتبار کرا بیگۆڕێ بۆ یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری. ینی بەشێکی خەلەلەکە لە سندیکایە کە بە ڕۆڵی میهنی خۆی هەڵنەساوە. بەشێکی دیکەی خەلەلەکان ئەشێر ڕەبتی هەبێ بە خودی ڕۆژنامەوانانەوە یاخودەوانی کە ئێستا لە میدیاکانە کارەکەن. ینی ئێستا بواری میدیا وای لە هاتووە بۆ بە ئیشێکی ئاسان هەرچی لە مەجالێکی دیکەیە فەشەلێنێ ڕاستەوخۆ ئێتە نێو میدیا لە نێو میدیایش لەبەرەوەی پێشتریش باسم کردووە ئەڵێ هەر کاری دەست نەکەوێ ئەوە لە بێکاریە بۆتە میدیاکار بۆتە میدیاکار. لە میدیاکانیشە مەعالەسەف لەبەرەوەی ئێستا هیچ فلتەرێک نەماوەی کە پێڵەن دەرگاوان یا گەیتکیپە زۆر زەعیفە. هەر کەسێکێتە ناو هینەکە ئەگەر خانم بێ لەسەر ئەساسی لە شولوار و باڵا و جوانەکەی وەرەگیرێ و ئەگەر نێرینەش بێ لەسەر ئەساسی و واستە و مەحسوبێت و مەسوبیەتی کە لەگەڵ بەرپرسی کەناڵەکە هەیە وەرەگیرێ واتە بە فلتەری ئەکادمیان ناڕوە. بۆ نمونە یەکە ڕاستپەردەکانی کۆڕبەندی نیشتیمانی بۆ ریفۆرمی میدیایی ئەوە بوو کەناڵەکان هۆکارن بۆ ئەم فەوزایە. بەرپرسی کەناڵەکان و کەناڵەکان هۆکارن. یەکە لە ڕاستپەردەکان ئەوە بوو ئەم کەناڵە میدیایانە ناچار بکرێن لەمەولەوە لانی کەم فلتەرێ دابن ئەو کەسەی کە کاریان لەگەڵاکە دەرچوانی بەشەکانی ڕاگەاندن بێ. بۆچی لەبەرەوەی ئەوان لە ڕووی نەزەریەوە تا ڕادەیەک مەبادیەکانی ڕۆژنامەوانی و نووسین و جانبی یاسایی و جانبی ئیتیکیان خوێندووە. لەوە باشترە کەسێک کە هیچ زانیاریشی نەبێت، هیچ معلوماتێکی نەبێت. 4 ساڵ میدیاکار پێگەین کاتی ئەیانێرین بۆ دەستگاکانی ڕاگەاندن سیاسەتی ئیشەکەیان ئەگۆڕدرێ یان بە پێی ئەجەندای ئەو کەناڵە ئەو دەستگایە کارەکەن. پاساوە بەشێکی ڕاستە بۆ لەبەرەوەی ئەوانەی کە لە کەناڵەکان ئیداری کەناڵەکانەکەن سەرپشتی کەناڵەکان کەسانێک نین دەرچووی بەشەکانی ڕاگەاندن بێ و ممارەسەی پیشە ڕۆژنامەوانی بکەن. ڕەنگە کەسێکی سیاسی بێ حیزب دای نابێ شخصێک دای نابێ لەوەی بۆ ئەوەی کۆنتترۆڵی پەیامی حیزبی و ئەجەندای حیزبی لە ڕاستپەردەکان ئاراستەی لایەنە پارتە سیاسەکانیان لایەنە حیزبەکان کرابوو بۆ کشانەوەیان یان هێندە دەستوەر نەدەن لە کاری میدیایی. ئەمە پێمان وایە لە کوردستانە هیچ شتێ ناکرێت بەبێ حیزبەکان. حیزبەکان ڕۆڵ و کاریگریشی گەوریان هەیە لە کەرتی ئابووری سیاسی کۆمەڵایەتی یاسایی و لە میدیاشە. ئەگەر بمانەوە ڕیفۆرم لە میدیایە بکەین جگەلەوەی بەشێکی زۆری بەشدارانی کۆڕبەندەکە ئیشان قسەیان لەسەرەوەکرد مەفروزە یەکەم جار ئێمە ڕیفۆرم لە ڕووی سیاسیەوە بکەین، لە ڕووی ئابووریەوە بکەین، لە ڕووی کۆمەڵایەتی بکەین و تحصیل حاصل کاریگەری ئەبێ لەسەر میدیاش. بەڵام ئێمە پێمان وابوو حیزبەکان دەوری کاریگەرە بینن لە میدیاکانە، دەستیان زۆر درێژە لە نێو میدیاکانە لە دانانی کەسەکانەوە لە ئیدارەکردنی لە بەرەوبردننی لە ئاراستەکردنی کۆمەلگا. بۆیە بەرپرسانی ڕاگەاندنی کەناڵەکان بان کرد فی سەبیلی ئەوەی کە ئەوان یەکەم جار بتوان ریفۆرمێک لە میدیای حیزبەکانی خۆیان بکەن. بۆ نمونە لە جاتی ئەو هەموو فلتەرە حیزبیە دانێن تۆزە کرانەوە لە میدیا حیزبەکانە هەبێ. خۆ ئەگەر ئیمکان هەبێ ڕۆژ لە ڕۆژان میدیا ڕسمی حیزبی نەمێنێ، چونکە ئێستا لە دنیاە ئەو کۆمەڵگەیانە هەرمەرجێ ئێستاێمە میدیایەکی حیزبیە بەڕەوای نبینی ئێمە بلانی حیزبی میدیایەکی هەبێ. هەموو حیزبێک ئەمە بەڕەوازانێ بۆ لەبەرەوەی یاسای ژمارە 7 ساڵی 1993 یاسای حیزبە کوردستەکان ڕێگەیەوە بە هەموو ڕێکخراوێکی سیاسی کە میدیایەکی خۆی هەبێ. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە کە باز لەوەکەین هەرێمی کوردستان لە قۆناغی گواستنەوەیە لە دیکتاتۆریەتی حیزبی باسی عەرەبی ئیشتراکیەوە بۆ دیموکراسیەت و ئەزمموی حیزبە کوردیەکان
لەم زەمانەیە تەجروبەی وڵاتانی بۆ نمونە وەکو تایوان لێرەیە حزب میدیای ڕسمی نییە بەڵکو میدیای نزیک لە حزبی هەیە و بە مەرحەلەیە ئەگەر بمانەوە ڕیفۆرم لە میدیا بکەین ئەکرێ حزبەکان بیر لەوە بکەنەوە ئەو میدیا ڕسمی و زمان حاڵی خۆیان کەم کەنەوە لە مقابل ئەوە میدیا گەلێک دروستکەن کە نزیک بێ خۆیان هەم ڕێگە بەوە بن زەرد و سوور و شین و سەوز دەرکەون لە شاشەکانیانە و بە جۆرە لە جۆرەکانیش ئەکرێ بەرگری لەو ئەجەندایە بکەن کە خۆیان مەبەستیانە. بەڵێ دکتۆر سامان هەموارکردنی یاساکان یا یاسایەکی نوێ چارەسەرە بۆ ئەم هەلومەرجەی ئەمڕۆی میدیای کوردی؟ نەخێر تەنها بارودۆخەکە بە یاسا چارەسەر ناکرێت. بارودۆخەکە بە بڵاوکردنەوەی وشیاری لەگەڵ چارەسەر یاسایەکان دەبێت یاسا هەنگاوێکە بەڵام لەگەڵەوەشە بارودۆخی باڵێن وشیاری بڵاوکردنەوەی وشیاری لەگەڵەوەشە مەسلەی کەمتر تەدەخولکردنی حیزبەکانە بۆ بارودۆخە چکارۆکو باسمان کرد لە سەرەتاوە بارودۆخی یاریمی کوردستان بە شێوازێکی گشتی شێواوە یعنی بارودۆخێکی نائاساییە حیزب زۆر بەهێزترە لە ڕووی ئابووریشەوە لە حکوومەت ئەمە شتێکی نائاساییە تەڵام لە وڵاتانی دیموکراسیدا شتیوانیە ڕاستە حیزب حکوومەت پێدانیا بەڵام نەک لە ڕووی ئابووریەوە بەو شێوازە بەهێز بێەوە هێزی حیزب بەقوەترە لە هێزی حکوومەت و شتانە لە وڵاتانی دیموکراسی دیە بۆیە تۆ بارودۆخەکەی کوردستان کە نائاسایی بێ چاوەڕوانی ئەمە لە وەهمێکایە کە پێت وایە میدیایەکی یان باڵێن ١٨ میدیایەکی پرۆفشناڵ لە هەرمی کوردستان هاوشێوەی وێ لە وڵاتێکی ئەسکەندینافیا هەبێت لە کوردستانە دروستەکە چۆ بارودۆخەکە لە هەرمی کوردستانە نائاساییە تا ئێستا کە وەزارەتێکە دێ ناوی وەزارەتی پێشمەرگەیە بەڵام هێزەکان بەسەر حیزبەکانەدا بەشوێن نەک بەسەر حیزبەکان بەسەر شەخصاتی ناو حیزبەکانە هێزیانەیە ئەمانە لەکوێی دنیای دیموکراسیدا سیاسیەکان یا دامەزراوە میدیایەکان چۆنێکیانە چاکسازی میدیایی هەیە چاکسازیەکە هەمەلایەنەیە یەکەم تۆ چاکسازی دەبێت لە دیموکراسی ناو بەڕێوەبردنی وڵاتەکەیە بیکەی چاکسازی لە هەڵبژاردنیا بیکەی کە تەزویر و تەزویرکاریانە نێڵی لەوانەیە بەلامەتانەوە سیر بێت کە بڵێم باسی ئەوە لەکوێ و میدیا لەکوێ ئەمانە هەمووی کاریگەری هەیە چاکسازی لە مەسەلەی ئابووری و گەندەڵی ئەخە تۆ کاتێکە حیزبێک دێ ئەو هەموو میدیایە زەبەلاحەبە بەڕێوە خەڵک حەقی خۆیەتی بپرسێ بزانێ بە چ پارێک چ بودجەیەکی بۆ سەرفەکرێ کاتێککە تۆ واگاداری بە گوێرەی یاسا دیوانی چاودێری دارایی بۆی هەیە چاودێری دارایی نەک تەنها دام و دەستگاکانی حکوومەت ئەشخاصە معنەویەکانیش بکە ڕێکخراوەکانیش بکە باڵێن کەناڵەکانیش بکە ئادەی بابزانێ ئەو کەناڵانە تا ئێستا چاودێری دارایی توانیوانە چاودێریان بکەن چاودێریکردن لەوەدا دەبێت ئادەی وەرە بزانم ئەو بودجە زەبەلاحە چۆنە و چۆن سرف دەکرێت لەوێدا کەواتە ئەرکی سەندیکا پیشەیە لەوەش خراپتر ڕۆشنبیری چییە؟ بەڵێ جا لەوەش خراپتر سەردەمێک هەبووە لە ناو بودجەی هەرێمی کوردستان باس لەوە کراوە بودجەی ئەو کەناڵە حیزبیانە کە ئەمە هەر کەفرێکی گەورەیە کەناڵی حیزبی چۆن دەبێت لە بودجەیە حیزب خۆی دەبێت تەمویدیکە بەڵام ئەوە دیار نییە حیزب مالیەک چەندە کە ئەمە هیچ ڕقابێک ناتوانێت بزانێت ئەو حیزبە مالی چەندە ئەوە بارودۆخەکە تەواو بەو شێوازەی دێتۆ بۆیە میدیای کوردیش گەیشتۆتە ئەو ئاستە بۆیە من پێم وانیە تەنها بە یاسا چارەسەر بێ ئەو یاسایە کە دەرکرا لە ساڵی 2010 تا یاسایەک بوو بە گوێرەی قسەی ڕۆژنامە نووسە باڵێن ئەوانەی کە پیانەوترێ ئەهلیەکان هیچ دەبێت لەناو حیزبە دیارەکانە ئیش ناکەن ئەگەر هەندێکیان بێلایەنیش نەبن یاسایەکی چاکە سەرڕای هەندێکە من کوڕی تێدا بەڵام ئاەتوانیمان بارودۆخەکە چارەسەرکردن نەخێر چونکە تۆ بۆ بارودۆخێکی ئاوای فۆوزا لە ناو سیستەمەکانی کەیە ناتوانێت چاوەڕوانی میدیایەکی بە دیسپلینی لەسەر تەکێت و لەسەر ئیتیک و لەسەر یاسادا بڕە ئەویش دەرئەنجام دەبێتەوە جارێککە واتە پەیوەندی نێوانیان پەیوەندی تەئثیر و تەئثورە واتە چۆن میدیا کاریگەری هەیە لەسەر ڕوتی دیموکراسی بە دیموکراسیکردنی دەستگاکان بەرەو باشتر بردنیان ڕوبە ڕووبوونەوەی گەندەڵی لە هەمان کاتی شاپێچوانەکەشی ڕاستە کاتێک کە دەسەڵاتەکانی کرد ڕێک و پێک بوو خۆی دەخۆیان کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی دەسەڵاتی چوارەمێکی ڕێک پێکردوات هەردوو لە کاریگەریان دەبێت پێت وایە ئەمە لە کۆتای قسەت لەسەر ئەو پرسە و پێت وایە هەموو ئەو هەوڵانەی وەکو ڕێکخراوە میدیایەکان لایەنە پەیوەندیدایە ئەو بەرنامانەی کە ئەکرێ لە سبوو چاکسازی میدیایی پێت وایە ڕێک بخرێتەوە میدیا ڕێک بخرێتەوە یا میدیاشن ئەوانە بێهودە نین کاتێک کە بارودۆخەکە بۆ شوازە ئەبینین ئەمە مانایوانیە کەسێکی وەکو دکتۆر شوان کە خۆی سەرۆکی ڕێکخراوێکە ڕێکخراوی چاودێری میدیای کوردی دەستەوەستان بوەستە یا میدیاکارانی کە نەخێر ئەوەی کە پێویستە بە کەسانی ئاگادار و پسپۆر لە مەجای میدیا و لایەنەکانی دیکەی پێویست بە میدیا
کاری خۆیان دەکەن بۆ باشترکردنی ئەو دەسەڵاتە باشە بۆ ئەو هەوڵە ئەدرێ لەلایەن میدیاکارانی بە ئەزمون یاسەناسان وەک بەڕێستان بۆ ئەو هەموو هەوڵە ئەدرێ ئەم هەموو ڕەخنەیە ئەگیرێ لە میدیا بۆ تا ئێستا وەڵامێکی نییە وەکو پێویست بۆ کەس پابەند نییە بارودۆخە سیاسەکە نائاساییە لەبەرەوەی کاتێک کە تۆ ئێستا بۆ نێوان لە قسەکانی پێشوەتری دکتۆر شوان باسی لە سندیکا کرد هەمان ئەو قسانە باڵێن پاڵپشتی یەکەم 100% بەڵام کە تۆ ئایا سندیکا مەفروزە نوێنەری میدیاکاران بن ئایا بەڕاست سندیکا نوێنەری میدیاکارانە یان سندیکا نوێنەری حیزبە بێگومان نوێنەری حیزبە لە ئێستاکەدا حیزب بڕیارەدا کەی کۆنگرە بکریان کەی کۆنگرە نەکرێت بکشێنێتەوە لە نێو میدیا ئەتوانین میدیایکی تەندروستمان هەبێت بەڵام حیزب دەست ناخشێنێتەوە لەبەرەوەی باشە چی بکەین بەو جۆرە حیزب هێندە دەست وەرنەدا لە کاری میدیایی بگومان چی بکەین خەمی تۆ ئەزانم لە پرسیارەکان تا خەمێکی هەیە چی بکرێت بە وشیارکردنەوە دەبێت وشیارکردنەوە ئەوەیە کە تۆ حیزب لە ئەرکی حیزببوونی خۆی تێبگا کادرێکی حیزبی لە ئەرکی حیزببوونی خۆی تێبکە کە حیزب بۆ بەرژۆندی گشتی کراوە حیزب کۆمپانیانە حیزب کۆمەڵێشتی دیکە بە ئەوە نییە کە ئێستاکە بەداخەوە هەندێک لە حیزبەکانی کوردستان بەو شێوازە مامەڵاکەن وەزیفەیەکی هەیە غایە نییە حیزب وەسیلەیەکە بۆ خزمەتکردن کاتە بەڵام هەندێک جار دەبینی بۆتە غایە بۆتە دەخولی کردووە لە هەموو شتانە بۆ پاڵنەرەکە و هۆکارەکەی بۆتە دەسەڵات بە هەر شێوازە بێ گەشتن بە دەسەڵات لە کاتێکە حیزبی زانستی ئەوەی کە لە زانستە سیاسەکان دەخوێنرێ حیزب بۆ خۆیان پاڵنەرێکی بەرژۆندی باڵێن خزمەتی گشتی کۆیان دەکاتەوە ئەو کەسانەیە کە لە پشتی و حیزبن حیزب کۆمپانیانیە کە لە پێناسەی کۆمپانیا پارە و ڕوح و قازانج دەورە بیدەن لە پێناسەی حیزبە مەسەلەی پارە و ڕوح و قازانج دەور نابینێ ئێستاکە بۆ شێوازەی لێ هاتووە بۆیە مەسەلەکە کە تێکیا و بارودۆخەکە من پێم وایە ئەو بارودۆخە شێواوەیە کە لە حیزبا هەیە کە کاری گرتووەتە سەر حکوومەتیش بەبێ قسەکردن لەسەر باشکردنی حیزب و حکوومەت کە ئەمەشان بێهودە نییە ئەمە مانەوە نیە کە ڕژبین بێ بەڵام بەبێ کارکردن لەسەر چاکردنی ئەو بوارانە چاکردنی هەڵبژاردن زەحمەتە تۆ قسە بکەی لەسەر میدیایەکی پرۆفشنەڵت هەبێ بەعکسەوە ئەوەی کە جۆم لێ دەبێت لەجار لە قسەکانە ئەوەیە کە باڵێن ئێستاکە حیزب کە زۆرینەی خەڵک دروست ئەکا زۆرینەی دەنگدەرانە زۆرینەی میدیاکان میدیای حیزبین ئێستا ئەو تێڕوانینە هەرکو لە راپۆرتەکەی بەرنامەکەتانە گوێبیستی بووین و بینیمان پێیان وایە میدیای چاک میدیای حیزبیە واگە میدیایەک هەبێت لە دەرەوەی ئەو ڕەوتە حیزبێ بخوێنێ میدیایەکی نابەرپرسە ئەمە بە خۆی تێگەشتێکی هەڵەیە دەشێ میدیایەک هەبێ من دەنگم لەگەڵ ئەوانە بێ ڕای من لەگەڵ ئەوە ڕای ئەوانە بێ و جیاواز بووم لەگەڵەیە بەڵام با دەنگی دووەمیشمان گوێ لێ بێ نەک تەنها دەنگی ئەو شتێک کە هەموو لایەنەکانی دیکەی ژیانی پێوەست کردووە بەخۆیەوە وەکوی کە لە وڵاتە شمولیەکانە بینیمە بۆیە بارودۆخی میدیای کوردی ئەگەر نووزەیەک لە باشیشی تیاما بێت هێشتا دەتوانین بڵێن قەرزاری میدیا ئەهلیەکانە قەرزاری میدیا سەربەخۆکانە ئەگەر چی لەناو علامەتێکەشا بەشێک لەو میدیانە کە ناوی خۆی لەنێ سەربەخۆ مەرج نییە سەربەخۆ بێت دکتۆر ئێمە نزیکەی 250 میدیامان هەیە کەناڵمان هەیە یعنی لە هەموو کەناڵە ئێمە نەماتوانێت و کەناڵێکی پرۆفشناڵ دروستکەین یعنی خزمەت بە جەماوە ناڵم دروستمان نەکردووە هەیە بەڵام بێکاری کەم کاریگەرە من پێم وایە هەیە بە بێناوی هێنان بەڵام ئەویش تەواو پرۆفشنەڵە بەڵام جیاوازترە لەگەڵ ئەوانێکە مامەڵێکی زانستیانە لەگەڵ هەواڵەکە بەڵام کەم کاریگەرە لە ڕادیۆیەکە ڕادیۆیەکە دەبێت بەو شێوازە کە دڵنیام ئەو ڕادیۆیە نەیەکێتی نەپارتی نە گۆڕانە و نە حیزبێکی ئیسلامیە ئەمە بۆ خۆی کارێکی باشە یان پێگەیەکمان هەیە ئەو پێگەیە هیچ حیزبێکی دەسەڵاتدار نییە تۆزێک هەیە دەنگەکەی دەنگێکی معارەزەیە بەڵام حیزبە معارەزەکانیش نییە ئەوە شارکارێکی باشترە لەوانیکە بەڵام ئەمانە دەبێت بەڵێم جەختی لێ بکەینەوە واتە برەوی پێ من دەمە یەک شت بڵێم لە خولیەکانی پێشووی پەرلەمانی کوردستاندا پرۆژە یاسایەک ئامادەکرا و من لە پشتی ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایەوە بووم یەکێ بووم لەوانەیە لە پشتیەوە بووم بۆ پرۆژە یاسای پەڵپشتی میدیای ئەهلی لە کوردستانە ئەهلی جگە لە ئەلکترۆنیەکەش پرۆژە یاسای پەڵپشتی میدیای ئەهلی لە کوردستان بۆ چونکە میدیای حیزبیەکان حیزبێک هەیە تەمویلی دەکا بۆ بەرژەوەندی حیزبی و هەندێک جا کەسی بەڵام بەداخەوە میدیا ئەهلیەکان بینیمە وەکو گەڵای پاییز هەڵوەرین لەبەرەوەی لە ڕووی داراییەوە نیان ناتوانانی برەوە بەخۆیان بن ئێمە پێمان وابوو دەبێت پەرلەمان قانونێکی هەبێ وەکو چۆن لە هەندێک وڵاتاندا هەیە بەمەرجێ بەڕاست میدیا ئەهلی بێ دەشێت لە بودجەی گشتی ئەو میدیانە تەمویل کرێت بۆ چکە بوونی ئەو میدیانە ئەزمموی
هەرێمی کوردستان جوانترەکات و بوونی ئەو میدیانە سوودی هەیە بۆ حکوومەت هەمیشە هەڵەوکەم کوڕەکانیان دکتۆر سامانگیان سوپاس. دکتۆر شوان ئەمە قسەی کوتایت بێت ئێمە چی بکەین بۆی میدیایکی پرۆفشناڵمان هەبێ ئیزافەتەن بۆ قسەکانی دکتۆر سامان ئایا هەموو ئەو هۆڵانەی کە کەسانی وەکو بەڕێستان وەکو ڕێکخراوی چاودێری میدیایی کوردی بەردەوامن لەوەی کە چاکسازی لە میدیا بکرێ بەڕای تۆ ئەمە هەموو ئەو هەوڵانە جێگای خۆی ئەگرێ چی بکەین بۆی میدیای پرۆفشناڵمان هەبێ؟ پندێک هەیە ڕێگەی 1000 میل لە میلێکەوە دەست پێەکە ئێمە وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی وەکو کەسانی ئەوەستن یا هەر بەردەوامە بن وەکو کەسانی ئەکادمی ئەو یەکەم میلەمان دەست پێ کردووە محاولاتەکانمان ئەگەر چی بچووک و بەرتەسک و سنووردار بێ دەستمان پێ کردووە بوو ئومێدەی ئەوانەی کە وەکو ئێمە لە خەمی میدیای کوردیان لە خەمی باشکردنی ئەو پەیامانن کە لە ڕاگەیاندنەکانەوە چاپ و پەخش و بڵاوەکەنەوە کاریگەری لەسەر ئێمە و نەوەی دوای ئێمە و نەوەی ئێستا هەیە بۆ ئومێدی وەکڵە پشگیر و پشتیوانەکانمان زۆر بن و ئیشان لەسەر بکەین. چاکردنی میدیای کوردی پرۆسەیەکە یا ریفۆرمی میدیایی پرۆسەیەکە ئەوەنێ کە ئێمە دەستمان پێکە بڵێن تەواوە ریفۆرم کراوە هەموو شتێ بڕاوەتەوە. ئێمە وەکۆڵێ بەڕەسمی ئیعلانی خراپی دۆخی میدیای کوردیمان کرد لەو کۆڕبەندەیە و کۆمەڵ ڕاستپاردەشمان قسە ڕوو کە پێویستە ئیشیان لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بەردەوام بێ. ئەم پرۆسەیەش کە بەردەوامە بێ تاگلایانە نییە بەڵکو بەشێکی سەرێکی پێیوەستە بە حیزبە کوردیەکانەوە ئەم حیزبانە خۆیان بێ قەناعەتیان بگۆڕێ کە معلومات کۆنتترۆل نەکەن نەیشارنەوە نەیشێوێنن بەلاڕێدا نەبن بەڵکو معلومات ئەوەی کە پێویستە بۆ وەرگرەکانی زمینەی وەکۆڵێت چاپ و پەخش و بڵاوکردنەوەی بۆ بڕخسێنی یەکێک لەوانە کە لە ڕۆی یاسایەکەەوە هەرێمی کوردستان ڕەنگە لە پێش زۆر وڵاتەوە بێ یاسای هەیە یاسای مافی بەدەستێنانی زانیاری هەیە کە ئێمە پێمان وایە ئەگەر میکانیزمەکانی گۆڕانکاری بەسەرە بێنرێ و ئەم یاسایە جێبەجێکرێ بەشێکی زۆری میدیاکان ناچار نابن خۆیان زانیاری داتاشن یاکو زانیاری هەڵە بڵاوکەنەوە یاکو دەوەی کە پێڵن فیک نیوز زۆرتر بێ لە زانیارە ڕاستەکان ئەمە تەرەقەیەکی نووز هەر تەوەرێکی تایبەتی پێویستە بەڵێ بەشێکی لە ڕووی یاسایی و ئەکرێ مەسەلەن ڕێک بخرێ و بەشێکی لە ڕووی ئیتیکیەوە هەبێ پێویستی بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری میدیاکارە بۆ ئیشەی کە ئەیکا ئەم پەیامانەی کە ئینتاجێکە ئەم بەرنامەجێی بەڕێزەکە ئیکەی ئامانج لێی چییە بۆچی ئەتەوێت ئەم بەرنامەکەی بۆ چ جۆرێک لە وەرگرە ئەتەوێت لە کۆتاییە مەسەلەن چێ سوودی لێ ببینێ ئەگەر میدیاکارەکە بەرچاوی ڕۆشن بوو زانی چیەکە زانی لەکوێ بەدەستێنی زانی لەکوێ بڵاوی کاتەوە لە چ تەوقیتێکە بڵاوی کاتەوە بەشێکی دیکەی کێشەکان حەلە بێت بە واضحی یاسایەکمان نییە ڕوون و ڕاشکاو بێ لە پاڵ سیستمی سیاسە سیستمی میدیاییمان نیە کە لە زۆربەی وڵاتانە سیستمی میدیایی هەیە دەستنیشانی کردووە ئەرکومافی ڕۆژنامەنووسی دەستنیشان کردووە جۆری دەسەڵاتەکان و تەداخولکردنیان و زمینی کارکردنی ڕۆژنامەوان تیا دەستنیشان کراوە ئەگەر پەشێک لەم هینانە جێبەجێ بکرێ ئەمە بیست ڕاستپاردەمان لە کۆڕبەندەکە ئینتاج کردووە ئەگەر دوانی جێبەجێ بکرێ بۆ ئێمە زۆر ئینشاءڵڵا سپاس بۆ ئێوە دکتۆر شوان ئادەمایڤەز سپاس دکتۆر سامان فەوزی هەڵبەت ئەم تەوەرە قسەی زۆر هەڵەگرێ و پێویستە قسەی زیاتری لەسەر بکرێ ئێمەمانان بەرنمەکان ئێوە بەڕێستان وەکو شارەزا و پسپۆر لە بواری میدیا دڵنیان ئێمە کە ناوەستن لێرەوە ناوەستن و بەردەوام هەوڵی خۆتان ئەدەن بۆ ئەوی ڕیفۆرمێکی گشتی میدیایی بکرێ دووبارە سوپاس بەڵێ بەڕێزان تا تەوەرێکی تری میدیا و بەرپرسیارەتی هەمیشە تەندروست بن.